هەر سەبارەت بە دەست لە کارکێشانەوەی نەجم جوبوری پارێزگاری نینەوە و قبولکردنی دەست لە کارکێشانەوەکەشی لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر لەسەر ئەم بابەتەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەلی خەلیل بەرپرسی لکی چواردەی پارتی لە نینەوە ڕاستەوخۆ لا دۆکەوە لەگەڵماندایە. کاگە عەلی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. دەست لە کارکێشانەوەی نەجم جوبوری پارێزگاری نینەوە هۆکارەکەی چییە؟ تایفیە یان شتی تری لە پشتەوەیە؟ بەێ زۆر سپاس بووە شەواژی و شەوە بینەرێتەواژی خۆش بیتن. سەبارەت دەست کارکێشانە نەجم جوبوری پارێزگارێ نینەوە دیارە ئەبروکە استقالا خۆ تەقدیمی سەرۆکوەزیران کردە و سەرۆکوەزیران ژی ڕازی بووە سەر استقالاوی و کاک عەبدولقادر دەخیل کو پێش نکەژی مدیرە تەنفیدیە مەشاریع بۆ نینەوە جێوی هاتیە دانان بڕیارە دۆز بە دەستکار بیتنە و پارێزگارێ نینەوە کاک عەبدولقادر دەستکارکێشانە نەجم جوبوریژی ڤەدگەریتن بۆ هەندێک ئەگەراشان ئەگەراژی ئەو بووە ویت استقالا خۆداژی نوێسیە کو وێنەکی بەردەستە دبێژیتن چونکو هەوا ئیشتیتات بەعد سەرمە نەڕاکرد ji ber هەندێ ez ê dest karkêşana xwe dem. Ev e canibeke dîtna min. Ema canibê de jî yadiyar ku nakûkêt pêz hene navmîsilda û teva Iraqê jî taybetî ku em ê nêzîkî helbijarnê encûmenên parêzgehê bîn hindî em nêzîkî helbijartina bîn diyar e ev şerê siyasî dê tundtir lê hetin çi li Iraqê و taybetî jî mîsil ku diyar e mîsil jî ku dibêjin li hemî cihekî ev sîrae petir ketiye te daya helbijartina û ew minafisa hizbî êk ji wan xala ew jî bûye zêdebarî ku îştidat be'esa nerakire xala de jî dîtna min xalet sîraatê siyasî bûne ev jî êk ji wan xala bûye ku Necm Cuburî استقالا خود دایو و استقالایی جی لای سەرۆکوەزیران و هاتیە وەرگرتن. زۆر باشە کاک عەلی ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامادەکاریەکانتان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە دیاریکراوی لە نینەوە بە چۆ گەیشتەوە ئامادەکاری تەواوتان کردووە؟ ما هەمی ئامادەکاریت خوێرکردین و ئەم ئامادەینە و ئەم بەردەوامین ژی کوربێژن ناف خەلکی خۆدا و ناف ڕێکخستنێت خۆدا و ناف ئالیگیرت خوێت پارتی دیموکراتی کوردستاندا ما ئومێدەکە باش هەیە خەلکێکی ئێمە دێ جۆش و خڕوشەکە گەلە باش قەستە سەر سنووقی دەنگدانێکەتن و هەمی هەوڵە ئەمێ دەین کو ئەف جۆرە ژوەکە هەمی جۆرێت چووی کو ئەم لیستەیەکێ بین و کورسکێتێکی نینەوەدا دەستخوا ببینین دیارە ژی کو وی خەلکی باریەکە مکم پارتی دیموکراتی کوردستانەیە و سەرۆکی وی حزبێ سەرۆکی بارزانî هەیە و ئەف خەلکە نینەوە تێکڕاوی چ عەرەب چ کورد هەمی ئەطیافێت دینی قەومی قەدارێت پارتی دیموکراتی کوردستان و جەنابێ سەرۆکی بارزانî بینن لەوما ئەم گەشت بینین کو خەلک دێ پرانەوی خەلکی دەنگادەتە لیستا me lîsta 197 Partî Demokratîk Kurdistan و wekû hemû carekê dibîne lîstayekê dibîne cihê mitmana xelkî we dê şeyn cihê xwe mîsil qayîmtir lê bikin û dê çêtir şeyn xizmetguzarê pêşkêşî xelkê xwe kirin li deşta neynawa û li mîsil û hemî parêzgeha neynawa. باش کاک عەلی ئێوە دەڵێن ئەم جارەش دەبنەوە دەنگی یەکەم لە پارێزگای نینەوە یعنی ئەمە لە چیەوە سەرچاوی گرتەوە پشت بەست و پشت ئەستور بەچی وا دەڵێ دەنگی یەکەم دەێنین؟ ئەم پشتبەستنێ جەماوەری خۆت کەین چ کورد چ عەرەب دیارە ژی کو جۆش و خڕۆشەکە باش پێشێوازیل مەکەن دەمێ سەردانên me دەمێ تێکەلیت me و ئەم jî berdewam xizmeta wî xelkî da bûyne eger temaşa bikey ku îdara mihawza mîsil da herçi kadrê îdariyê Kurd yê partî hebû elvan demo dezgah şaya xizmeteka geleka baş pêşkêşî xelkê neynawa biketin her cegirê parêzgarî
که سیروان کوشیای خدمت که گله باش بکرد او دایره خدمی کو کادر پارتی دموکراتیک کردستان و کو کادر اداری کار کردیه و کو کرد بره کار کردیه شای خدمت که برچا پیشکشی خلق پارزگاه نه بکرد و گله پاکشی تماشا بکه یک کسی مجی و کو پارتی کادر که اداری حتی که توشی نزاهی نهاتیه مع العلم گله خلق دی توشی نزاهی هاتیه و کار خودش کسن جینا برو واجیوان حوالي المهامي سركتي بنات إدارة دا وأمشاين خدماتها في خلقي بكين أفاكو إدارة وكي تجي أود بين رفتار بارتي دموكراتيك كردستان هاد كمن داد قال في خلقي وقت نزوع چبويل بر شر داعش آن هر کارساتکا ریدا بیتن پارزگیهان نینوا هر پارتی دموکراتیک کردستان و جناب سروک بارزانی خالفی خلقی گریه خودان و نکجی اف خلقی همی پارتی دموکراتیک کردستان خودان خود بینیتن و تمنایت کن کو پارتی بجداری کا پیستر یا باشتر پرانیا دایره دست پارتی دموکراتیک کردستان دا بیدابشت خدمت باش پیشکشیان که چکو اف دوره به خدمت گذاری و بیدادیت نالیتن زور باشه کاغ علی ایوه وکو پارتی دموکراتیک کردستان دتانوی چی بو موصل هروها بو دشتی نینواب کن که تا استاش ویران کاری زوری پیو دیاره تا استاش حکومت عراقی اهمالی کردو ناشي بلايا اگه تماشا بکنین براسی دشتا نینوا همی هاتی اهمال کردن و دشتا نینوا جی همی پیکات دادانه وکو پیکات قومی و آینی همی دادانه بداخه و حتی امریکا جیش به خدمت گذاریت نالن به دادیه نالن به بایقدان نالن یعنی دورکا اهمال کریش همی لایکی به اما کو پارتی دموکراتیک کردستان اگه خود حس کرد امشاین رجا باشه دنگا و کریسکاپ دست خواب بینین بشین در صالات الانجمن پارزگیوار بگیرین ده همی حولادین کو خدمت گذاریت گله باش پیشکشی داشتانه اینا و سبتا سری پارزگاهانه اینا بکنه نتیندرسان اینا به فرق و جدایی دفعه فرق ناکتن چه داشتانه اینا کو جیپک ویژن یانجیل گیار و بعاج و همین جایی که خدمت گذاری پیشکشی خلقی خوب بکنن جدایی نبی نباینم کسی گیدار یا دوی اف فکر بیشن اف تطور پیشکتنار کردستان چبی اوه تطور و پیشکتنا آودانی کردستان چبی اموی مثل جی پیرا بکن او پیشویان الویده ام مثل و دوربر توجی پیرا بکن ما پروژه گله باشنه که پیشکش خلقی خوب کن برهنده جی ام دخوازش خلقی خود کن پیگوه دنگابدن لیست 197 پارتی دموکراتیک کردستان ده ام جی بشین اوه که گله باشتر خدمت آب کن که چا برین که جی ام خدمت آبی خلقی دابوینه زور باشا بريز علي خليل برپرسي لقي شوار ري بارتي لا نينوار راسو قول لدي هوكو لقل ما بوي قال لك سباس بو برداري كنتان لقل مان شوتان باش